سڵاو لە سنگاوم لای دەنگی شار و شاخ هەندێک دەڵێن دەنگی سنگاوی شۆڕشی دروست کرد هەندێکیش دەڵێن بووە هۆی شەهیدبوونی چەندین کەس دەنگی سنگاوی دافعی شۆڕش بوو بۆ باوکمان ئەی ئێستاچی میوانی فەرهاد سنگاوی و لێرەم تا پرسیارەکانی ئێوەی لێ بکەم دەمەوێت بزانم فەرهاد سنگاوی بەم دەنگەوە بۆ ئێستا بێدەنگە بەشێکی تر ئەو کوردایەتی و ناسیۆنالیستەی کە لە ناخیایەتی ئایا بەجددی کوردایەتی دەکات یاخود دژێتی وەک ئەوەی بینیمان لە پێشتر لەبەرەی نەخێر بوو دەمەوێت بزانم سنگاوی دەیەوێت بۆ ئەم هەڵبژاردنە جارێکی تر خۆی هەڵبژێرێتەوە یاخود نزیکە لە چه حیزبێکەوە لەگەڵمان بن با پێکەوە گفتوگۆی لەگەڵان سڵاو لێبێ کاک فەرهاد خۆشحاڵم بەوەی کە لەگەڵمانای ئەو کاتت پێبەخشیوین وەڵامێ سەرەتا لەوە دەست پێ بکەم فەرهاد سنگاوی بەم دەنگە خۆشەوە بۆ بێدەنگە سوپاسی تۆ هەموو بینەران و بیستەران و خوێنەوارانی میلەتەکەمانەکەین من لە ڕواڵە تا بێدەنگم لە ناخا بێدەنگ نیم و بێدەنگیش نابم و چەند مەحەتەیەک چەند ستەیشنێک لە ژیانما هەیە ڕەنگە شاخ و پێشمەرگایەتی و هەڵبژاردنەکان لە پێناوی کورد و کوردستانە لە هەمووی بەشداریم کردووە بە بەرژەوەندی کورد و کوردستان و ڕەنگە 50 کورسیم بۆ یەکێتی هەنابێ من بۆ کوردم کردو بەڵام بۆ بەهی یەکێتی و کاتی گۆڕان و کاتی نەخێر و بەردەوام من بێدەنگ نابم هەرگیز ناتوانم بێدەنگ بم بەڵام جاری وایە تۆ وا ئەکەوێتەوە وەکو بێدەنگ بووی هەنێ بێدەنگیش دەنگە هەنێ جار ئەوە بارانی بای پێش بارانە باشە کاک فەرهاد لە خەیاڵیا هەیە کە بچێتەوە ناو حیزبایەتی جارێکی تر یاخود لە بەرەیەکە خۆی کاندید کە یان بە تەمای شتێکی لەو بابەتە بێت من لە ڕاستیە کوردایەتی و نیشتیمان پەروەریم کردووە لە ڕاستیە حیزبایەتیم نەکردو بە مەعنا حیزبایەتەکەی کە ئێستا باوە باشە بەو معنایەی تۆ لەم حیزبەی تر هەموو شتێکی ئەم حیزبە باشە و هەموو حیزبەکانی تر هەموو خراپن و ئەوە من حیزبایەتیم بەو جۆرە نەکردووە بەو جۆرەش بەردەوامە بم بەو جۆرە بەردەوامە بم کە دیفاع لە باشەی هەموو کەسێک بکەم دژی خراپەی هەموو کەسێک بم باشەی هەموو کەسێک باشە خراپەی هەموو کەسێکیش خراپە نیشتیمان پەروەری هەتا کوردستانیش ڕزگارە بێ و سەر بەخۆ بێ هەموو کوردێک ئەرکی سەرشانەتی کە کوردایەتی بکە و کوردایەتی لای من بابەتێکی جیاوازە تا لای خەڵک باشە ئێستا خەڵکێکی زۆر ناڕازیە بەرەی ئۆپۆسیۆن نەماوە یعنی دەوترێ بەرەی ئۆپۆسیۆن نەماوە پێم خۆشە بزانم بۆ فەرهاد سنگاوی هەوڵ نایەت بەرەیەکی ئۆپۆسیۆن دروست کە هەروەکو ئەو لیستەی کە پێشتر من لە هەندێک لە چاوپێکەوتنەکان تا بینیومە کە لیستی گۆڕان یەکەم کەس تۆ دروست کردووە گۆڕانێکی جیاواز بەڵێ ناوی گۆڕان بۆ پێشتر خۆ دروست کردووە ئێستا بۆ شتێکی واناکەی کە خەڵکێک من بەڕاستی من ئەمە کۆمنتی خەڵکە داوا ئەکەن کە فەرهاد سنگاوی پێشەنگیان بێت من سوپاسی خەڵکەکەم من بچووکی میلەتەکە من بچووکی خەڵکم بەس بچووکی هیچ کەس نیم هیچ سەرکردەیەک نیم هیچ فکرێک نیم هیچ ئایدۆلۆژیایەک نیم هیچ قاڵبێک نیم بەڵام شانازی ئەەکەم کە بچووکی میلەتەکەی خۆم بم بۆ سوپاسیانەکەم بەردەوام ئەبین و ڕۆژگار هێشتا زۆری ماوە و میلەتەکەمان لە تەنگانەیەکی گەورایە هێشتا زۆری ماوە بۆ ڕزگار بوون و سەر بەخۆبوون من دڵنیایەنەکەم کە بەردەوامم و بەردەوام ئەبم و هیوادارم کە بتوانین مژدەی خۆشیان بدەینێ باشە وەڵا لە قسەکان تا شتێکم بەدیکردلەوەی کەوتت من بچووکی هیچ کەسێک و هیچ سەرکردەیەکەوە نابم پێم خۆشە شتێک بپرسم تۆ لە بەرەی نەخێر بوویت نەخێریش سەرۆکێکی هەبوو وەکو دەوترا سەرۆکی جوڵانەوەی نەخێر لە ئێستادا تۆ پیاوێکی بەو ئەزمونەی کە لە شاخ و پێشمەرگایەتیت کردو شتانە چۆن ئەبێت فەرهاد سنگاوی بچووکی شاسوار عەبدوڵواحید بێت مەزانی چۆن من ڕێزم هەیە بۆ شاسوار بەڵام یعنی تۆ پێ دوایە من ئەتوانم بچووکی شاسوار بم یا شاسوار چییە تا من بچووکی شاسوار بم شاسوار علمی معریفەتی خەباتی تێکۆشانی ڕابردووی قوربانیدانی زانیاری من اختصاسەکەی خۆی ناڵێم مهندیسە بەڵام بێجگە لە اختصاسەکەی خۆی هیچ مەجالێک نییە کە بە هەزار هەنگاویش لە پێش شاسوارەوە نەبم من ناتوانم ینی حەزەکەی هەزار شاسوار بێنە لەسەر تەرازویەک داینە منەچمە سەر تاکەی تری تەرازۆکە ئەم قسەیە دروست ئەکرێەوە ئەم قەزیەیە حیزبەکان جوڵاندیان ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان ڕاستبوونایە با تەلەڤیزیۆنیان بە من بدایە من لە تەلەڤیزیۆنی ئەوانە بموتایە نەخێر
بۆایە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تر بەهاتنایە ئێمەیان خەڵات بکردایە کە ئێمە وتمان خەتەرێکی گەورەیە. من لەسەر ڕێفراندۆم لە پەرلەمان دەریان کردم جێشێکی چەکداریان ناردەسەرم کە بەتەنیا بووم کە نەخۆش بووم کەوت بووم و ئەمە ئازایەتێکی یەکێتی و گۆڕانە کە ئەم دیعایانە بۆ ئێماکە یەکێتی و گۆڕان خۆیان نەزانن من چیم ئیتر بە چه پێویستەکە ئەو دیعایانە ناو خەڵکا بڵاوکەنەوە نەخێرەوە نەخێر هەڵوێستێکی ڕاست بوو هی هەرکەس بێ. دوای من شایەتم هەیە کە پێش ئەوەی هیچ کەسێ لە کوردستان بڵێ ڕێفراندۆم خراپە و بڵێ نەخێر من وتومە کاکە ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە بۆشم باس کردی وابزانم پێویستەکە دووبارەیکەمەوە ئێمە 100 کەس شایەتمانە لە هەولێر کە من کەی وتومە زۆر خراپە و زەرەری زۆرە 100 کەس. ئەوە شکاندنە. دوایەوە مەسلەی نەخێر بەڕاستی من هەر نەشم زانی کایکەنە بابەتێکی وا تایبەت و ئەوە نەکاک فاروق نەکاک سمایل نەکاک هەونەر نەکاک برایم عباس ئێمە بەتەمایەوە نەبووین نەخێر بکرێ بە حیزب و نەخێر بکرێ بە جوڵانەوەیەک و نەخێر سەرۆکی هەبێ و کەمپینە لە ئەوروپا کەمپینەکرێ بۆ پردێک ئەو پردە زەرەری هەیەمەیکەن کەمپینەکرێ بۆ مەعمەلێگە و مەعمەلە دووکەڵی هەیەمەی دایمنن کەمپین حیزب و حیزبایەتی و سیاست و سەرۆکایەتی نییە. ئەوە هەموو کەسێکی شەزانەیە کە من بچووکی کەس نیم. مام جەلال بەو عەزەمەتەی خۆی من بە سەرکردەی خۆمم قوبوڵە و گەورەی منە بەڵام وەکو گەور و بچووک نا وەکو سەرۆکێک کە قەزیەیەکی خاوەنی قەزیەیەکە بۆ نمونە قەزیەیەکی هەیە ئەوێ میلەتە ڕزگار بێ ئۆجەلانی بەڕێز قەزیەیەکی هەیە ئەوێ و میلەتە ڕزگار بێ هەزارانی وەکو من و تۆ دیفاعی لێکات خەباتی لەگەڵەکات دیفاعی لێکات بەڵام ئەو گەورە بچووکیە بەو معنای گەورە بچووکیە نییە. ئەمە ئەوەیە پیاوێکەیە فکر و بیر و باوەڕی هەیە لە تۆ چێ نزیکە لە تۆ تۆش هاوکاریەکەی پێکەوە خەباتەکەن. لە پێشمەرگایەتی شاخە ئێمە یەک پێشمەرگەمان نەبوو کەس بچووکی کەس بێ هەر کەساتەوە بۆ قەنەعەتی خۆی پێشمەرگایەتی کردووە. مام جەلال و کاگنۆشیروانیش وەکو من و تۆ پێشمەرگەیەک بوون بەڵام ئەوان خیبرە و شارەزایی و توانایان زۆرتر بووە بەرنمەیان داڕشتووە سەرۆکایەتیان کردووە. ئەمە گەورە بچووکی نییە. لە کوردستان بۆ شکاندنم شتانە بەکاردێ زۆر کەس پێی وتوم کاکە تۆ چۆنە بێ لە تەنیش فڵان کەسەوە بۆستی و کاکە تۆ چۆنە بێ لەگەڵ فڵان کەس بی کاکە ئەمە خەباتێکی سیاسی و یعلامی ئەمە پەیوەندی بە گەورە بچووکەوە نییە. دوای ئەوان چیان لێ کردو بۆچی بەکاریان هێناوە خەتایەمە نییە و ئەو کاتی کە ئێمە وتمانە نەخێرنەوەی نوێ هەر نەبووە کاتە تۆ بەی جۆرە داخڵینەوەی نوێ هیچ نەوەی نوێ هەر نازانم چییە پەیوەندی بە منەوە نییە. من حیزبایەتی و سیاست وەکو فکر و بیر و باوەڕەکەم. باش وەڵا باسی فکرێت کرد هەر لەسەر ئەو بابەتی حیزبایەتیش مەبەستمە شتێک بزانم ئەوەی کە فەرهاد سەنگاوی دەوترێت فکری جێگیر نییە هەر جارە و لەسەر حیزبێکە یاخود پاڵپشتی حیزبێکە کات ئەمە فەرهاد سەنگاوی بەڕاستی فکری جێگیر نییە یاخود مەبەستێتی لە پشتی ئەوە کارێکی تر بکات و جارێک پاڵپشتی گۆڕان ئەکا جارێک پاڵپشتی یەکێتیەکە جارێکی تر یەتەوە بەرەی نەخێر حەز ئەەکەم ڕوونکردنەوە بیت لەس من فکرم زۆر جێگیرە لەسەر یەک بناغا کە پێی ئەوترێ کوردایەتی پێشکەوتن خواست لە پێناوی ئینسانەکانی وڵاتەکەی خۆمانە فکرێکی ئینسانی بەحتم هەیە چکە کوردایەتی مەسلەی ناسیۆنالیزمی کوردی هەتا ژێردەستا جەوهەری مەسلەی چینایەتی و ئینسانیە مەسلەی نەتەوایەتی لە ناوڕۆکە مەسلەیەکی ئینسانیە ئەمە فکری جێگیری منە بەڵام من بڵم چی حیزبەکان جێگیرنین حیزبەکان جێگیرنین وعدەدەن بەرنامەی جوان دانێن بەڵێن و دروشمی جوان ئەڵێنەوە بە خەڵک تۆ ناچارەکەن پشتیوانیان بکەیت سیرەکی کاکەوە ڕاست ناکات ئێ باشە من چۆن دیفاع لە شتێ بکەم کە ڕاست ناکات من دیفاعم لێ کردووە لە بەرخاتری قەزیە لە بەرخاتری نەتەوە نیشتیمان دۆزمان هەیە ئێمە دۆزێکمان هەیە ئێمە 50 ملیۆن ڕەنگە تا 100 ملیۆنیش بین کورد دۆزێکمان هەیە نەتەوە نیشتیمانەکەمان داگیر کراوە مەسلەیەکی نەتەوایەتیمان هەیە مەسلەکە کە پێڵێن کوردایەتی هەندێک ڕووناکبیر هەن جنێو بە کوردایەتی بە خاک بە نیشتیمان بە زمان بە ئەدەب بە هونەر بە فەن بە هەموو شتەکانی خەسڵەتەکانی نەتەوایەتی ئەمادەن کوردایەتی کاردانەوەی داگیرکاریە کە زیاد لە 1394 ساڵە کوردستان داگیر کراوە 1300 لەو ڕۆژەوە کوردایەتی لە دایک بووە کوردایەتی یعنی کاکە زمانەکەمان ئەدەبەکەمان ئابوووریەکەمان کەرامەتەکەمان ئینسانێتەکەمان تاڵان مەکەن مەیشکێنن ئەمە کوردایەتیە کەسێک لە کوردایەتی تێن کوردایەتی ناسنامەیە کوردایەتی و کوردبوون هیچ جیاوازێکیان نییە کوردایەتی و کوردبوون هیچ جیاوازیەکیان نییە هەندێک نووسەر و ڕووناکبیر لێیان تێک چووە ڕقیان لە یەکێتی و پارتیە قەچەکە حەقی خۆتە قسە بە یەکێتی و پارتی بڵێ
دژی هەموو لادانەکانیان هەموو گەندەڵەکانیان هەموو خراپەکانیان بە بەڵام کوردایەتی مڵکی ئەوان نیە بۆی کەن بە مڵکی ئەوان کوردایەتی مڵکی هەموو مرۆڤێکی کووردە کەرامەتی هەموو مرۆڤێکی کووردە ناسنامەی هەموو مرۆڤێکی کووردە من فکرم جێگیرە باوەڕم بە ئینسان هەیە پێش هەموو شتێک دوایەوە باوەڕم بە کورد هەیە هەتا کورد ڕزگارە بێ باوەڕم پێی هەیە کوردایەتی یەکەم کە کوردستان سربەخۆ بوو هەڕەشە نەتەوایەتی و نیشتیمانی و ئینسانیەکانی لەسەر نەما ئیتر کوردایەتی ناکەم. باش زۆر باسی کوردایەتیت کرد بەڵام نەخێرت کرد بۆ دەوڵەت فەراد سەنگاوی کەسێکی ناسیۆنالیسمە یان چی بۆ نەخێری کرد لە کاتێکا باسی کوردایەتی بۆم نەکات. من شانازی بە کورد و کوردستان و دەوڵەتی کوردستانەوە ئەەکەم پێش ئێسقانەکانی دایک و باوکم لەناو قبرەکە ئەوانم کوردایەتی و کوردستان و دەوڵەتی کوردستانم لە ئێسقانەکانی ئەوان لا نزیکترە لا پیرۆسترە کە من لەوان بووم بەڵام ڕیفرەندۆمێک بۆ دەوڵەتی کوردستان بێت یا ڕیفرەندۆمێک بۆ لە دەستدانی کوردستان بێت آخر خۆ 2-3 ساڵ تێپەڕیەوە بەسەر ڕیفرەندۆمە دەرکەوت کە ڕیفرەندۆم بۆ لە دەستدانی کوردستان بووە لەبەرەوە من دژی ڕیفرەندۆم بوو دژی ڕیفرەندۆم نیم وەکو مەبدەئی ڕیفرەندۆم پرەنسیپی ڕیفرەندۆم چەکی ڕیفرەندۆم پێویستە بیپارێزین لە کاتی خۆیان بەکاری بێنین وتمان کاکە بە تاریکە شەوێەوە منن وتمان لە خۆڕایی مەیتەقێنن یەک فیشەکەم مەیتەقێنن ئەوە بوو مەسەلە. باش بەڵا شتێک مەبەستمە کە پرسیار زۆر لەسەر ئەوە کرێ هەندێک جار فەراد سەنگاوی پاڵپشتی یەکێتی نیشتیمانیەکە بۆ ئەزانی مەسەلەکە یەکێتی نیشتیمانی کوردستان نییە کە من پاڵپشتێکم مەسەلە شتێکە کە دروستە و پێویستە و نابێ لەم حاڵەتە یەکێتی بشکێنین لەم حاڵەتە بۆ پشتیوانی لە پەکەکاکەم بۆ پشتیوانی لە پێداکەم بۆ پشتیوانی لە خەباتی ڕۆژهەڵاتی کوردستان لە قۆناخی خۆیان لە دیموکرات و لە کۆمەڵەکەم کردومە بە شانازیەوە ئێستا پشتیوانی لە دیموکرات و کۆمەڵە و پەژاکەکەم لە ڕۆژهەڵاتی کوردستان چکە و سێهێزەمان هەیە باشە ئەبێ ئەو سێهێزە یەک بگرن پوخت بن بۆ ئەوەی خۆیان ئامادەکەن بۆ هەلومەرجەکان تا 20 ئەنە کەسیان بۆ دروست نەکەن لە کوردستانی باشوورەوە بۆ پشتیوانی لە پەکەکاکەم چونکە لە سەنگەری نیشتیمانی و نەتەوایەتی منایە بۆ پشتیوانی لە پێداکەم چونکە لە سەنگەری نیشتیمانی و نەتەوایەتی منایە کەسێک دژی نەتەوە نیشتیمانەکەم بێ بۆ من دوژمنە کەسێک دۆستی نەتەوە نیشتیمانەکەم بێ بۆ من دۆستە یەکێتی نیشتیمانی کوردستان جگە لە سەردەمی شاخی کە سەردەمی زێڕینە هەتا ئێستاش ئەو چوار تفەنگە شڕی یەکێتی نەبێ لە دێگەڵە و لە زینی وەرتێ ئەو چوار تفەنگە شڕی یەکێتی نەبێ بەرامبەر بە پارتی بەرزانی دەبێ هەرچی حیزب و هەرچی تەلەڤیزیۆن و هەرچی سایت و هەرچی ئازادی خواز و هەرچی ڕووناکبیر و هەرچی چالاکەوانی مەدەنیە بچن لە بەمۆ خێمە هەڵدێن بۆی کە پارتی جوڵایەوە ڕاکەنە ناو ئێرانەوە ئەوە یەکێتیە لەم منتیقەیە کە من و تۆ لێرە دانیشتووی ئەمە دیفاعکردن نییە لە یەکێتی ئەمە ڕاستیە بۆ نمونە یەکێتی پێش کۆنگرە زۆر خراپ بوو دوای کۆنگرە باشترە من پیرۆزباییان لێکم کە ئێستا باشترە ناڵێم زۆر بەڵام باشترە گۆڕان لە کاتی خۆیان زۆر باش بۆ من پشتیوانیم لێ کرد باشە نەخێر لە کاتی خۆیان پێویست بوتم کاکەمە زۆر خەتەرە باشە بەیانی تۆش کارێکی خراپ بکەی زەرری میلەتەکەمە تێبێڵم کاکە تۆ زۆر خراپەکەی ئەمە زۆر خراپە باشیش بکەی ئەڵێم زۆر باشە دەست خۆش بێ من چاوم لە بەرژەوەندیە باڵاکانی نەتەوە و نیشتیمانە باشە ئێمە نزیکەی 9 ملیۆن شەهیدمان داوە لەم کوردستانەکە لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە 9 ملیۆن شەهیدمان ڕەنگەدا بێ تۆ حسابی ئەو هەموو وێرانی و دەربەدەری و ڕاگواردن و ئەنفال و کیمیاوی و هەڵەبجە و شێخوەسان و گۆپتەپە بکە تۆ حسابی گەلی باڵندە بکە لە بادینان تۆ حسابی ئەنفالەکان بکە تۆ حسابی تعریبەکانی مندەلی و خانەقین و شنگار و بەدرە و جەسان و مەخمور بکە تۆ حسابی ڕاگواستنەکانی 100 ساڵە بکە تۆ حسابی دەرکردنی فەیلیەکان بکە تۆ حسابی بە کوژدانی 8,000 بەرزانی بکە لەلایەن بنەماڵی بەرزانیەوە کە ئەوان بە کوشتیاندان تۆ حسابی بۆ بکە کاکە ئێمە چێتە 9 ملیۆن شەهید 9 ملیۆن ئەوەشی کە لە دەربەدەری ئەمرێ هەر شەهیدە خۆ تۆ لە برسێتیا مردووە لە دەربەدەریا مردووە لە ڕاکەڕاکان مردووە لە ترسا مردووە ئەمانە هەمووی شەهیدن لە پێناوی گەل و نیشتیمانە باشە ئێمە 9 ملیۆن وێرانە ملیۆنێک وێرانەمان بۆچی داوە تۆ پێت وایە بەغا چەنی کووردە معقولە بەغا بڵێ ملیۆنێکی کووردە من باسی خوێن و توخمەکەم کاکە کووت لە 140 کووردە مووسڵ ڕەنگە لە 150 کورد بێ بە خوێن بە توخم بەغدا ڕەنگە لە 167 کورد بێ بە خوێن
چونکە بەغدا بڕۆ سەیری شتە کۆنەکانی تورکەکان بکە کە نووسیوانە باسی بەسراکەن من ئەوەتە کتێبەکەی سیاحەتنامەی خورشید محەممەد خورشید بۆ سیاحەتنامەی حدود نووسەتی ساڵی 1922 باسی بەغا و بەسراکە کە چەنی کوردن کە چۆن کوردن باشە ئەمە میلەتێکە تۆ میلەتێکت هەیە وێرانە بێ ئەم میلەتە هەرکەس چاکی بۆ بکە ئەڵێم چاکە هەرکەس خراپی بۆ بکە ئەڵێم خراپە مەسەلەن تۆرە پارتیم بۆ بێنە بزانم چەند شەهیدیە پارتیم بۆ بێنە لە 74 چەند شەهیدیە شەڕەکانی بۆ دەرکە لەگەڵ میلەتی کووردا کردوێتی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە کوردستانی عێراق جارجارە هاتەوە ئەشی خەڵکیش بە منەڵێ شەڕی ناوخۆکەوە شەڕی ناوخۆ نییە ئێمە شەڕی ناوخۆمان لەگەڵ هێزێکی نیشتیمان پەروەر و پاکا بێ شەڕی ناوخۆیە شەڕی ناوخۆمان لەگەڵەوانیە مخابراتی عێراقی و ئێرانی و تورکی و سووری بۆمان بنێرێ ئەوە شەڕی ناوخۆ نییە پارتی پێش لە 74 هەندێک شەڕ کراوە بەڵێ لە بەرامبەر حکوومەتی عێراقی و دەوڵەتی عێراقی ئەوانە شەڕی شانازین و شەهیدی هەمومانن خەباتی هەمومانە هی پارتی دیموکراتی کوردستانیش بەڵام وەرە پارتیم بۆ بدۆزەرەوە چەند شەهیدی هەیە لە 74 بەدواوە چەند شەهیدی هەیە لە سەنگەری ڕوبەڕووبوونەوە لەگەڵ عێراق و ئێرانە بەڵام بڕۆ سەیری دیموکرات کە چەند شەهیدی سەیری پەکەکە کە چەند شەهیدیە سەیری کۆمەڵەکە سەیری یەکێتیکە کاکەمە هەمووی جانمان شەهیدە من چۆن نابێت دیفاع لەو شەهیدانە بکەم من دایکی شەهید باوشی پیا کردوم بە گریانەوە جاری وا بۆ لە خۆشەویستیە لی داوم دایکی شەهید دەڵێ تۆری ئێمەی نابێت لە هیچ شوێنەبی لە هەر شوێنەبی ئەمە قوبڵمان نییە من چی بڵم بەرامبەر بە کەسوکاری شەیدەکان بەڵام ناشتوانم لە غەڵەتەکانی یەکێتی بێدەنگ بم ناشتوانم چی بڵم بەرامبەر بە ئەو هەموو پێشمەرگەی هاوڕێم بوون و بە قسەی منیان کردووە و لەژێر دڵسۆزی و فیداکاری و ڕاگەیانەکانی ئێمە پێشمەرگە بوون و فیدا بوون چی بکەم بەرامبەر بەو هەموو زیندانیە سیاسیە چی بکەم بەرامبەر بەو هەموو کەمەندامە چی بکەم بەرامبەر بەو هەموو هاوڵاتیە لایەنگر و دڵسۆزەی کە نانیانە داینێ ئاویانە داینێ تراکتۆریانە داینێ بەتانی سەر مناڵەکانی خۆیانە داینێ لێفەی سەر مناڵەکانی خۆیانە داینێ من خۆم لە پێشمەرگایەتیە دەیان جار شەوان چوومەتە دێهاتەکان جلیان بۆ هێناوم جلەکانمیان وش کردوێتەوە یەکسەر دەستیان گرتووم کردویانەتە حەمامەوە بێ خۆ بشۆی من ئەوانە بە دایک و باوکی خۆمەزانم باشە ئێمە ناتوانین بێوەفابین بەرامبەر بەم خەڵکە یەکێتی تێکەڵ بووە وڵام من ئەمە بزانم فەرات سەنگاوی چی بەو شەهیداناڵێ لە ژێر کاریگەری دەنگی ئەوە شەهیدکران من بەو شەهیداناڵێم کوردستان هەر ڕزگارە بێ ئامانجەکانتان هەر بەدیدێ من هەر لە دواتانەوە ئەڕۆم هێشتا ڕزگار نەبووە کوردستان خێر کوردستان بە هیچ جۆرێ ڕزگار نەبووە کوردستان کێشەیەکی گەورەیە کوردستانی باشوور بۆتە کێشە بۆ هەموو کوردستانی گەورە کوردستانی عێراق نە دەوڵەتە دەوڵەت بێ نە حکومەتە حکومەت بێ نە عەشیرەتە عەشیرەت بێ نە بنەماڵەیە بنەماڵە بێ نە حیزبە حیزب بێ نە خێزانە خێزان بێ نە دینە دین بێ نە هاوسەیە هاوسێ بێ نە ماڵە ماڵ بێ نە هاوڕێیە هاوڕێ بێ ئەی هاوار تێکۆشەرانی کوردستانی باشوور دڵسۆزانی کوردستانی باشوور نەحەقیان نییە نازانن چی بکەن کاکە ئێمە نازانین چی بکەین چی بڕوخێنین حکومەت نییە تابی ڕوخێنین حیزب نییە تابی ڕوخێنین عەشیرەت نییە تابی ڕوخێنین خێزان نییە تابی ڕوخێن هیچیان نییە و هەمووشیانە ئاخر ئێستا بڕۆ بۆ ئەڵمانیا باسی فیۆدالیزم بکە باسی دەرەبەگایەتی بکە باسی جوتیار بکە کابرایەکی ئەڵمانی مەگەر ڕووناکبیری ئەو بوارە بێ بزانێت جوتیار و دەرەبەگ چێ چکە لە ئەڵمانیا جوتیار و دەرەبەگ نەماوە لە مەتحەفە ئەبێ بی بۆ مەتحەف بڵێ ئەمە جوتیار ئەمە دەرەبەگە لای ئەمە ئێستا جوتیار و دەرەبەگ هەیە لای ئەمە کۆمپرادۆر هەیە لای ئەمە کۆیلە هەیە کۆیلەدار هەیە دەرەبەگ هەیە جوتیار هەیە کۆمپرادۆر هەیە بەرجوازی گەورە هەیە بەرجوازی بچووک هەیە لای ئێمە خەڵکەی لە ئەمریکاوەنە پارەی نییە لای ئەمە خەڵکەیە تەکنۆکراتێکی ڕووناکبیر و عاقڵە هیچ بڕای بە خوڕە و شتە کۆنەکان نییە هیچ بڕای بە پێکاتە کۆنەکان نییە هەموو جۆرە پێکاتەیەکمان هەیە ئێمە شتێکین لە دنیا نمونەمان نییە کاکە سۆماڵ و ئەفغانستان زۆر لە ئێمە باشترن چونکە پێشینەی حکومڕانیان هەیە 100 ساڵ پێشینەی حکومڕانیان هەیە کاتێک کە دەوڵەتەکەیان دروست دەکەنەوە یەکسەر قانون هەیە تۆ وەرە قانونەکانی سەدام حوسێنی 50 ساڵ لەمە پێشم بۆ بێنە من قوبوڵمە ئاخر ئەوە قانونەکانی سەدام حوسێنیش جێبەجێ ناکەن باش وڵا دواتر یەمە سەر پرسیارێکی تایبەت لەسەر ئەو بابەتە بەس حەز ئەەکەم پێشوەختە شتێک بزانم فەرات سەنگاوی بە شەهیدەکان ئەڵێ کوردستان ڕۆژێک ڕزگار ئەبێت ئەی چی بۆ دایکی شەهیدان ئەکات چی بۆ کردوون من گۆڵایی مەبەستمە عەفوکە زۆر کات ئێستا من بە تایبەت ئەم شەو پرسیارێکم بۆ هاو باسییان لەوە کرد کە فەرات سەنگاوی ئەگەر پێویستمان بە پارە بێت پێویستمان بە مادە بێت هاوکارمان ئەبێت خۆزگە پارەم هەبای بمدایە پێیان من لە پەرلەمان بووم فلسێکم نەدی لە پەرلەمان چکە
هەمووی مەدا بە خەڵک بە سیارەی شکاو بە بنزین بە تەلەفۆن بە یارمەتیدانی نەخۆش بە قوڕبەسەری میلەتەکەمان هەرچیەکم هەبوو دام ئەوە بوو کە لە پەرلەمانیش دەریان کردم پارتی و یەکێتی پێکەوەیەکیان گرت بۆ دەرکردنی من ئەمریان نەمێنێ بۆ خۆیان و ئیشیان کە من پێشم ناخۆش نەبوو بەس عیبە یەکێتی لەگەڵ پارتی یەک بگرێت لە دژی من ئەو عیبە هۆ شوورەیە ئەو کەسانی کەوایان کرد ڕۆژگارە بێ بیان ناسێ من پێشم ناخۆش نەبوو زۆریشم پێخۆش بوو من کە هاتوومەتەوە لێرە وەڵی ئەم خانەوە وەکو مزگەوت دروست کراوە با خەڵک بیزانێت بە شەرەف وەکو مزگەوت دروست کراوە ڕەنسەنگاوی پورزامە دەرگاکانی بۆ ناردووم شێرۆ ئامۆزامانە لە کەرکک چیمنتۆکەی بۆ ناردووم کاک خالید هەیە لە کەلار وەڵاهی چوین بلۆکی زۆر بە هەرزاندا پێمان وتی ئەبێ بە دیاری بوتم بە دیاری وەرناگرم بە نرخی هەرزاندا پێمان ئەو بەردانە لەو لە ئیمام شاسوار هێناومانە دیوار و وەستایەکانیشی زۆری خزمەکانی خۆم کردویانە وەڵاهی من ئەگەر هەم بێ سرم لە ڕێی کەسوکاری شەیدەکان و پێشمەرگە و قوڕبەسەرەکانایە 2 هەفتە لەمە و پێش 2-3 جار خەڵکاتون بۆ نەخۆشی وەڵاهی لە ماڵەوە نەبووە کە 100,000 بدەمێت چوم لە ناو شار ئەو کوڕانەی ئامۆزامم ناردۆ لە ناو شار 100,000 بۆ هێنا وتمانە کاکە بەداخ بەڵام من بە کەسوکاری شەیدەکان ئەڵێم شەیدەکانتان ڕۆژێک دێ ئامانجەکانیان بەدی دێ و کوردستان سەرەکەوێ ڕۆژێک دێ شەهیدەکان سەرەکەون ڕۆژێک دێ کە سوکاری شەیدەکان سەرەکەون ڕۆژێک دێ پێشمەرگە پاکەکان سەرەکەون زیندانیەکان سەرەکەون کەمەندامەکان سەرەکەون جەماوەری چەساوە سەرەکەوێ منیش لە دوای ئەوانەوەم من بچووکێوانم باشە ئەی چی سەبارەت بە هەندێک لەو مڵکانەی کە باس ئەکرێ فەرات سەنگاوی هەیەی یاخود ئەو سیارانەی کە وەری گرتووە حەز ئەەکەم ڕوونکردنەوە بەی لەسەرەوە چکە دەوترێ مڵکێکی زۆرت هەیە و سیارەشت وەرگرتووە وەڵام من سوپاس دەکەم کە و پرسیارەکەی هیچ پێم ناخۆش نییە هیوادارم میلەت لە هەموو کەس بپرسێتەوە بڵێ ئەمەت لەکوێ بوو ئەمە پارەکەیت لەکوێ بوو ئەمە بەچەند کڕید ئەمە چۆن بوو پێویستە بپرسن پێویستە من هیچ شتێکم نییە شایانی باسکردن بێ پارچە ئەرزێکم هەیە دامناوە بە پارەی خۆم کڕیومە سیارەیەکم هەبوو لە ئەوروپا هێنامەوە قەمەرەیەکی مازدای مۆدیل 91 بوو فرۆشم بە دکتۆر ئارام بە 29 وەرەقا وەڵی پارەی ئەومدا بە پارچە ئەرزێک هەتاوەکو ئێستا ئەوە هیوادارم کە ڕۆژێ لە ڕۆژان کوردستان جێگیر بێ بیبەخشم بە زانکۆیەک لە کوردستان کە زانکۆکە تایبەت بێ بە 4 بەش تایبەت بێ بە شوێنەوار بە زمان بە مێژوو بە دین چونکە ئێمە زانکۆیکی وامان پێویستە زانکۆیکی ئاوا دروست بێ لەگەڵ مەتحەفێک لە ژێریان مەتحەفێکی گەورە لە ژێر زانکۆکا بێ هەرزەکەی خۆمم داناوە بیبەخشم بەوە بەشی زانکۆیەک ببەخشم بەو زانکۆیە ئەوە ئاواتێکمە لە دڵما کە کوردستان بکەوێتە سەر ڕاستەڕێی خۆی ئەگەر حکوومەت بێت ئەرزەکدەم بە حکوومەت ئەگەر چەند دەوڵەمەنێکیش بێ ئەرزەکەیانە دەمێت بەس بەو شەرتە لەسەر ئەو مواسەفاتە بیکەن بە زانکۆیەک بۆ ئەو 4 بەشە یعنی داوات نەکردووە بەس چاوەڕێەکەی کوردستان ئازاد بێ و سیستەمێک هەبێ کە تۆ بتەوێت چاوەڕێ ئەەکەم کوردستان ئازاد بێ و سیستمێک هەبێت کە شەرەف و کەرامەتی تیاابێ شەرەف و کەرامەت بۆ خۆی و بۆ میلەتەکەی ئەم کوردستانە ئەبوا حکوومەتەکەی وابێ ئەبوا حکوومەتەکەی وابێ خەڵکی ژن و کچەکانی خۆی بداتە دەست ئەو حکوومەتە بڵێ کاکە ئەوە بیان پارێزە با لە لای تۆ بن خەڵکی پارەکانی بداتە دەست ئەو حکوومەتە بڵێ کاکە هاوە پارەکانم لای تۆیە لای تۆ بێ بۆم بپارێزە ئەگەر پێویستیش بوو بۆ میلەتەکە بەکاری بێنە ئەبوا حکوومەتێکی وامان هەبێ ئەبوا حکوومەتێکمان هەبێ کە مردووانی 1000 ساڵ لەمە و پێش لە قەبرە دڵێن پێی خۆش بواە چونکە ئێمە 1394 ساڵە داگیر کراوین بواە حکوومەتێک بواە نوێنەری 1394 ساڵ لەمە و پێش بواە مەبەستە لە سەردەمی هاتنی ئیسلامەوەیە لە ساڵی 636 زاینی دەوڵەتی ئیمپراتۆریەتی ساسانی ئەڕوقێ لەو ڕۆژەوە ئێمە ئەدەبمان زمانمان هونەرمان حکومڕانیمان ئابووریمان تاڵا نەکرێن لەو ڕۆژەوە ئەم حکوومەتە ئەبواە مەسوول بواە لەو میلەتە ئەبواە کوردی پارچەکانی تری کوردستان شانازیان بەم حکوومەتە بکردایە ئەبواە کوردی سیستان و بلوجستان و خۆراسان و نازانم کۆ ئەبواە کوردەکانی کە لە یەمەن و لە ئەوانە دۆزراونەتەوە لە لوبناان لە ئوردن لە میسر لە لیبیا ئەبواە ئەوانە شانەزیان کردای بیانتایە کوردین و حکوومەتێکمان هەیە باشە وەڵا نامەوێ بچمە قوڵایی مێژووە حتمما ئەوە لەوانەیە دوور و درێژ بێت بەس شتێک لام مەبەستە حکومڕانی ئێستەی هەرێمی کوردستان کێ لای تۆ ئێمە حکومڕانی هەرێمی کوردستان بە فعلی ماڵی بەرزانیە باش بە فعلی من بە سەرۆکیان نازانم بە حکومڕانیان نازانم بەڵام بە فعلی و بەکردەوە بە قانونوان باش کەواتە فەرات سەنگاوی زۆر باسی کوردایەتی بۆ کردم
ئێستش حکومڕانی هەرێمی کوردستان ئەڵێ بە قانون و بە یاسا ماڵی بارزانیە. فەرات سەنگاوی لە نێوان پارتیبوون و بەعسیبوونە کامیان هەڵەبژێرێت؟ من لە ڕاستیە ئەگەر دوو ڕێگە بەڵێ من لە ڕاستیە هیچیان هەڵنابژێرم، بە هیچ جۆرە هیچیان هەڵنابژێرم، چونکە یەک لە یەک خەتەرترن، یەک لە یەک ئەنتیکەترن، یەک لە یەک سیرترن، هیچیان هەڵنابژێرم. بەڵام ئەگەر ناچارم بکەی کە لەم دوانە لەگەڵ مردن کامیان هەڵبژێری، منەڵێ مردن. کەواتە تۆ بمریت بەس نابیت بە پارتی و نابیت بە کوڕە پارتی کەی بەشەرە، کەی حیزبە، کەی پێکهاتەیە، کەی معقولە، کوێی بە کەڵکی ئەم دنیاە دێ. پارتی ئەبواە پارتی بەرزانی ئەڵێن، پارتی دیموکراتی کوردستان ناڵێن، پارتی پاکەکان ناڵێن، پارتی بەرزانی ئەبواە 50 ساڵ لەمەوە پێش لە ناو قەفەزی دادگابوونایە. 50 ساڵ لەمەوە پێش پارتیێزانی چێ کردوێتی بە پارتی بەشێکی ئەم حیزبانە کردویانە بە پارتیکە چەند هاوپەیمانی لەگەڵەکەن و حکومەت و پەرلەمان و هەڵبژاردن و دەوڵەت و دەستور و ئەمەی لەگەڵ دانێن و دانشن لەگەڵی و هاوکاریەکەن و تێکەڵاوی. بەشێکی ئەوانە بەشەکەی ئاساسیەکەشی داگیرکەرانی کوردستانە. داگیرکەرانی کوردستان پارتیان هێشتۆتە و دروستیان کردو. بە هیچ جۆرە پارتی پەیوەندی بە نەتەوەی کورد و نیشتیمانی کوردستان و نییە، بە هیچ جۆرێ. هەڵە و لادانی حیزبەکانی تری کوردستان ئەمە لەلایەک لایە گەورەکەشی داگیرکەرانی کوردستان. یەکێتی نەچوو پارتی دەرکا لە سەفین، خۆچوین دەریکەین لە سەفین. F-16ەکانی تورکیا ناتۆ ئەیدایان بینی برۆی دۆشکەکانی یەکێتیە، هەچی سەنگەرەکانی یەکێتی بە تاری تورکیا لەبەر خاتری تورکیاش ناتۆ تەڵان، بەڵام لەبەر خاتری تورکیا. باشەوەڵا باسی تورکیا کرد، هەر حەزەکەم سەبارەت بە تورکیا شتێکی کە بزانم. بەڕاستی ئەو داگیرکاریە یاخود بڵێم ئەو لەشکرکێشەی کە تورکیای کاتە سەر ناوچەکانی هەرێمی کوردستان چیەڵی سەبارەت بەو بابەت؟ من پێم وایە تورکیا بە هیچ جۆرێک یعنی قەنەعەتم بەوە نییە تورکیا بێ کەرکووک و هەولێر و ئەوانە بخاتە سەر. یعنی چی ئەمریکا و ئەوروپا مردوون؟ یعنی ئیسرائیل مردووە؟ یعنی ئەوانە نازانن ئەگەر تورکیا ئەم هەموو خاکە بخاتە سەر خۆیە بێ بچی هێزێک. یعنی دنیا چۆڵە کاکە تورکەکان هاتن لە مەنگۆلیاوە ئەو کاتە ئیمپراتۆرەتی ساسانی ڕووخا بوو، ئیمپراتۆرەتی بێزنتیش ڕووخا و تەواو. لەم شەرقی ئەوسەتا یەک هێزی تیانە بوو. ئێستا لیبیای تایە، ئێستا میسری تایە، ئێستا سعودیەی تایە، ئێستا ئێرانی تایە، ئێستا کوردی تایە. کوردگاڵتەنی ئێستا تۆ سەیری بنەماڵی بەرزانی مەکە هەموو ڕۆژێ بە چۆکا دێن و خۆیان بە هیچ نازانن. مەسعود بەرزانی چەند جار کۆبوونەوەی بەهێزەکەی کردووەڵێ پێیوتون من منەتم بە ئێوە نییە، شەڕ بێ دەوڵەتێک دێنم هەڵبژاردنیش بێت تەزویرەکەم ئێوەم بۆ چییە؟ خۆ ئێستا یەکێتی ئەگەر با پارتی دەوڵەتی بە پشتیەوە نەبێ بزانە یەکێتی بەم وەزعی خۆشی پارتی دەرناکە لە کوردستان. تورکیا دێ بۆ ئەوەی کە نەوتەکە بەرێ، بۆی ڕەوایی بدا بە نەوتەکە، بۆی کە بمێنێتەوە وەکو هێزێک، بۆ ئەوەی جەماوەری ناوخۆشی لە تورکیا شەحن کاکە ئەو دایمە دوژمنێکی هەیە کە کووردە دوژمنێکی هەیە کە پەکەکەی و ئەوە چێتە سەریان و ئەوەوە. ئەمە ئامانجەکانی تورکایە. دنیا بەتاڵ و بۆش نییە. ئیسرائیل لەوێ ما بێ قەت نایڵێت تورکیا و عەرەب و ئیسلام و ئەملا و ئەولا و ئەولا یەک هەنگاو زیاتر بڕۆن. ئەوە تەنها هەڕەشەیە بۆ ئیستیغلالکردنە، بۆ ئیستیهلاکی مەحەلیە. تورکیا چۆن ناتوانێت بێ کەرکووک و هەولێر و سلێمانی و چۆ بخاتە سەرخۆی. تورکیا بۆی نییە بستێک لە خاکەکەی خۆشی بگۆڕێ بێ بە تۆ بڵێ کاکەەوە بۆ تو. ئەمریکا و ئەوروپا پێڵێن تۆ چی؟ تۆ وەکیلی ئەمەی لێرە، تۆ مختارێکی. کەواتە سیاست و استراتیژە کۆمەڵی. بەڵێ تورکیا ئەوە بتەنها ئیستیهلاکی مەحەلیە و هەتا بشتوانێ نەوتەکانی کوردستان هەولێر و کەرکووک و سلێمانی ببا و تەواو هەر ئەوەندەمە بەستیت. باشە لەسەر ڕێکەوتن لەگەڵ بەغدایە ئەڵەی چی تۆ؟ مادام ئێمە لە ڕووی دەستوریەوە لە بەغداین لە عێراقین، مادام لە ڕووی دەستوریەوە کۆمەڵێک لە مافە دەستوریەکانمان سەلماوە، نەعیبی تایە، نە شەرمەزاریە، نە هیچ، بە پێچەوانەوە. هەتا بەغدا و دەستورەکە مابێ، هەتا حکومڕانی عێراق مابێ، ئەسڵەن شەرمەزاریە لەگەڵ ئێران و تورکیا و وڵاتانی تر هاوکاری بکەیت و تێکەڵاوی بکەیت. بە مەبەستی خیانەت لە نەتەوە نیشتیمانەکەت، بە مەبەستی خەباتکردنە. خۆ من دژیەوە نیم کە پارتی عێلاقی لەگەڵ تورکیا هەبێ. علاقەیەکت هەبێ، علاقەیەکی هاوسەنگ بۆ خاتری گەل و نیشتیمانەکەت، بۆ خاتری حکومڕانی ناوچەکەت، علاقەیەکی هاوسەنگت لەگەڵی هەبێ. بەڵام ئەوتی سیر تۆش بڵە پیاز نابێ بچووک بیت، نابێ نەوتی کوردستانی هەموو بدەیتێ، نابێ بە هەرزان کوردستان هەرزان فرۆشکەی، نابێ خیانەت لە نیشتیمان و نەتەوەکەتکەی بۆ بەرژەوەندیە شخصیەکانی خۆت. لە کاتی ڕیفراندۆمە من وتم کاکە پارتی چۆن ناتوانێت دژی تورکیا بێ؟ نەوتی لەوەیە، بۆری لەوەیە، پارەی لەوەیە، مڵکی لەوەیە، هاتوچۆی لەوەیە، حەبلەکەی سێدارەیە لە ملیا، چۆن ناتوانێت دژی تورکیا بێ؟ باشە فەرات سەنگاوی چەک هەڵگرە یان قەڵەم هەڵگر؟
قەڵەم لە پێش هەموو شتێکەوە، بەڵام ئەگەر پێویست کا چەکیش. ئێستا پێویستە کات چاکەڵگری. ئێستا دێهاتەکانیان نەهێشت، جینا بەیانی چەکەم هەڵەگرت. دێهاتەکانیان بە مەبەست نەهێشت، خەڵکیان بە مەبەست بێ ئابووری کرد، خەڵکیان بە مەبەست بێنان کرد بۆی خەڵک هەمووی ناچاری نانەکەی ئەوان بێ. من بە خەڵکی کوردستان ئەڵێ مەڵم دێهاتەکانی کوردستان بمایە بەیانی چەکەم هەڵەگرت، بەس بڕۆم لەکوێ نانێ بخۆم. باشە بە خەڵکەڵیت حیزبایەتی نەکەن یاخود ئەڵەی چه حیزبێک هەڵبژێرن لە ئێستا؟ بە خەڵکی کوردستان ئەڵێم نیشتیمان پەروەەر بن، زۆر وریابن لە فڕوفێڵی حیزبەکان، چونکە 100 ساڵە ئەمان خەڵەتێن زۆر وریابن. بەڵام ئێستا بۆ ناوچەکە وەکو پێشبڕکێی ئەسب وایە، تۆ ناچارمەکەی وێنەیەک بێنمەوە. دا ئەسب پێشبڕکێیەکەن. ئەمە دە حیزبەکەی کوردستانە، یەکێتیە، پارتیە، گۆڕانە، یەکگرتووە، کۆمەڵە، سۆسیالیستە، کۆمۆنیستە، ئیسلامیستە، زەحمەت کێشانە، چییە دە حیزب پێشبڕکێیەکەن وەکو دە ئەسب. بەڵام پێشبڕکێیەکەن بۆ خراپە، یعنی کێ براوەیە ئەوە خراپترە. لەم پێشبڕکیە ئێستا یەکێتی کەوتوتە دواوە. بۆ هەیە یەکێتی ئێستا باشترە لەوانی تر. و یەکێتی وەکو پێم وتی لەم ناوچەیە پارێزەری ئەم ناوچەیە ئەگەر کەم و کورتیشی زۆرە، گەندەڵی زۆرە، لادانی زۆرە، جەرگمانی بڕیوە، غەڵەتی زۆرە، پێمان وت کاکەمەکە وریا بە خۆت چاکە چاکسازی بکە نەیکرد. بەڵام ئێستا یەکێتی باشترە لە پێش کۆنگرە باشترە و بە بەراورد لەگەڵ حیزبەکانی تر یەکێتی لە حیزبەکانی تر باشترە. من ناڵێم یەکێتی باشە، ئەڵێم باشترە لە حیزبەکانی تر. بە وتەیەکی کۆنم کە هەمە چاکی ناو خراپەکانە. و من چی بکەم لە 17,000 شەهیدی شاخ؟ من چی بکەم لەو هەموو زیندانی سیاسیە، لەو هەموو پێشمەرگە کۆنە، لەو هەموو جەماوەرە ناندەرە، لەو هەموو تێکۆشەرەی میلەتەکەمان هەژاران و تێکۆشەران و دڵسۆزانی شارەکان و لادەکان. کاکە چەنە یەکێتی و پێشمەرگە شۆڕشی کردەوەنە خەڵکی لادێ و خەڵکی شار شۆڕژی کرد. آخر نان کێیدا بە پێشمەرگە؟ آخر هەواڵ کێ ئینارد بۆ پێشمەرگە؟ آخر پێشمەرگەی کێ ئینارد بۆ پێشمەرگە؟ کوڕوکچەکانیان کێ ئینارد بۆ پێشمەرگە؟ آخر ڕێخستن کێ ڕێخستنی دروستگەمە؟ میلەتە. لەبەرەوە تۆ بەشێکی لە میلەت. یەکێتی پێویستە زۆر باشتر بێ، زۆر وریاتر بێ، زۆر عاقڵتر بێ، زۆر هۆشیارتر بێ. پێویستە ئەو هەموو کەم و کورتیانەی کە هەی بوو بەشێکی چارەسەر کردووە دەستی خۆش بێ، بەشەکەی تریشی چارەسەرکە. من کێ چاک بە پێڵم چاک؟ بەڵێ بە شانازی و دیفاع لە پەکەکە و پێداکەم، بە شانازی و دیفاع لە پەژاکەکەم، بە شانازی و دیفاع لە دیموکرات و کۆمەڵاکەم، بە شانازی و دیفاع لە یەکێتیەکەم. ئەمانە ئیمڕۆ زەرورین کە هەبن، بەڵام کەم و کورتیان هەیە زۆر. دیفاع لە گەندەڵیەکانیانەکەم نەخێر. یەکێتی پارەخۆرە، دیفاع لە گەندەڵیەکەی ناکەم. یەکێتی شەریکی پارتیە، دیفاع لە شەریکەکەی ناکەم. ئەمری نەمێنێ بۆ ئیشە قۆڕەکانی کەیکا. بەڵام یەکێتی کە دیفاع لە میلەتەکە بکە من دەستخۆشی لێکم. بەڵێ یەکێتی لە پەیوەندیە نیشتیمانیەکانە زۆر باشە، یەکێتی لە پەیوەندیە نەتەوایەتیەکانە زۆر باشە. یەکێتی تا ئێستاش لە مافی خەڵک باشترە لە پارتی باشترە. ئەمانە ڕاستیە. باش وەکو دوا پرسیار ئەمە ئەوە بزانم پێت وایە ئەم دۆخە بەکێ و چۆن چارەسەر ئەبێت؟ بە خەڵکی خۆنەویست. یەک خۆنەویست یەکسانە بە 1000 خۆپەرست. یەک کەس خۆنەویست بێت یەکسانە بە 1000 خۆپەرست. خەڵکی خۆنەویست شتی پێکرێ. کەسێک شتی پێ ناکرێ بۆ ئەم میلەتە بیر لە کوڕەکانی و کچەکانی و پارەکانی بکاتەوە، بیر لە عەشیرەتەکەی و من کاتی خۆی وتارێکم نووسی بۆ حیزبی چوارخا، حەزەکەم جوان بڵاوی کەیتەوە. حیزبی چوارخا یعنی خۆم و خێزان و خزم و خێڵەکەم. خێڵەکەی کاتە قوربانی خزمەکانی، خزمەکانی کاتە قوربانی خێزانەکەی، خێزانەکەشی کاتە قوربانی خۆی. خەبات بم جۆرە کەسە ناکرێ، بە حیزبی چوارخا ناکرێ. ئەبێت تۆ خۆت بکەیتە قوربانی نیشتیمان و نەتەوەکەت وەکو شەهیدەکان. ئەبێت تۆ خۆت بکەیتە قوربانی نیشتیمان و نەتەوەکەت وەکو شەهیدەکان. ئەمە شتی پێکرێ. باش زۆر سپاس بۆ فەرهاد سەنگاوی. سپاس بۆ تۆ.